ئەنجومەنی خەباتی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕێگەی تیمەکانیەوە بانگەشەی هەڵبژاردن بە شێوازی هەڵمەتی دەرگا بە دەرگا و سەردانیکردن و دابەشکردنی کارتی کاندیدان و بەرنامەی کاری کۆمەڵی ئیسلامی بەڕێوە دەبن. بەرپرسی مەڵبەندی 11 دەوروبەری هەولێر دەڵێت هەمیشە هاوکار و هەماهەنگ بووین لەگەڵ ئەنجومەنەکان بۆ ئەوەی بانگەشەیەکی تەندروست و سەرکەوتوانە ئەنجام بدرێت. ئێمە وەکو مەڵبەندی 11 دەوروبەر بەردەوام بەڕاستی هاوکاری ئەنجومەنەکانمان کردووە و هاوکاری کاندیدانی بەڕێزش بووینە بۆ سەرخستنی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی. ئەمڕۆژ دیارە بە هەمان شێوە وەکو چاڵاکیەک وەکو هەماهەنگیەک لەگەڵ ئەنجومەنی خەباتی کۆمەڵی ئیسلامی ئێمە ئەمڕۆ لێرە ئامادەبوون بۆ هەماهەنگیکردن. خەڵک زۆر پێشوازی لە لیستەکان و لیستی و کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی دەکا، هەم لێرە و هەم لە بادینان و هەم لە ئەتوان بڵێم لە کۆیە و هەم لە شارەکانی تر. ئێمە وەکو مەڵبەندی 11 بەردەوامین لە هەماهەنگی و بەردەوامیش دەبین و بەڕاستی دەستخۆشی لە ئەنجومەنەکانەکەم بە تایبەتی ئێستا کە ئێمە لە خەباتین دەستخۆشی لە ئەنجومەنی خەبات دەکەین. دیارە بە چڕی پڕی دەستیان بە هەڵمەتی هەڵبژاردن کردووە، دەرگا بە دەرگا بە هەڵواسین بە پۆستەرات. لە سنووری قەزای خەبات هەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی ماندوو نەناسانە شەو ڕۆژیان خستووەتە سەریەک بۆ سەرخستنی لیستی ژمارە 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان. داوا لە تێکڕای هاوڵاتیانی قەزای خەبات و دەوروبەری دەکەم لە 39 گروتینێکی زۆرەوە بستنە سەر سندوقەکانی رەنگدان و بەشداری هەڵبژارنەکان بکەن، هیچ دەرفەت و بوارێک نەهێڵنەوە بۆ تەزویر و ساختەکاری و داواشیان لێ دەکەم بەڕاستی پشتگیری و پاڵپشتی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان بکەن. کانیزم مەشکەما هەیە کە ئەویشیان دەرگا بە دەرگا و شەقام بە شەقام کە تێیدا بەرنامە و کارنامەی لیستی کۆمەڵی ئیسلامی بە تێکڕای ماڵەکان و خەڵک و دەنگدەرانی قەزای خەبات و دەوروبەری دەگەێنین. تیمەکانی ئێمە کۆڵان بە کۆڵان و ماڵ بە ماڵ و دوکان بە دوکان الحەمدولیلا خەڵک ئیجابەتی باسی هەیە و خەڵک پێشوازێکی ساک لە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی دەکەوت. ئینشاءڵڵا ئەمجارە بە سەوتێکی باش و هیوادارین لە خەڵکی هەرێمی کوردستانیش دەنگ بە کاندیدەکانی کۆمەڵی ئیسلامی بدەن کە کاندیدانی ڕازگۆ و دەسپاک و بێرن. ئەندەمپەرمانەکانی کۆمەڵی ئیسلامی ئەوانەی پێشوو ئەوانەی ئێستاکە سەلماندیانە بۆ هەموو خەڵک کەوا سەرکەوتوو بوون لە کارەکانیان لەبەر ئێوە ئێمەش بە گۆڕوتینەوە دەنجیان بۆ خردەکەینەوە. هیوادارین خەڵکیش بە گڕوتینەوە دەنگ بە ئەو لیستە بداتن، لانی کەم گۆڕانکاریەکی کەمیش بێتن هەر بکرێتن جالەکەمەوە بەرەو زۆر بێتن ئەمە باشە دەبێت ئینشاءڵڵا گەشت بین چکە مرۆڤی مسلمان دەبێت گەشت بین بێ. بانگەشەی سەرخستنی لیستی 194 کۆمەڵ بە دروشمی کۆڵ نادەین و بەردەوامین بە گەرم و گوڕیەوە بەردەوامە. لەو سۆنگەیەوە کۆمەڵی ئیسلامی جەختیش دەکاتەوە بەشداری کارای هاوڵاتیان لە دەنگداندا جگەلەوەی مافێکی ئاسایی و یاساییە لە هەمان کاتدا ڕێگەیەکیشە بۆ کەمکردنەوەی ساختەکاری. بۆیە داوا لە هاوڵاتیان دەکات بەشداری کارا لە هەڵبژاردندا بکەن و ممارەسەی ئەو مافە مەدەنیەی خۆیان بکەن. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای خەبات.